سەرەتا بە خێراتتانەکەم سەرتا سڵاتان لەبێ سوپاسانەکەین بۆ ئەم کارە بۆم چالاکیەتان. دەستخۆشی لەم ستافە تازەی کافتریاەکەم بەڕاستی ئیشەکانیان زۆر جوانە جێگە دەستیان دیارە. الكافتيريا الجديدة أفضل من الكافتيريا القديمة، أنواع الطعام مختلفة وأفضل. في السابق كنا نضطر أنه نخرج خارج الجامعة حتى نحصل على بعض أنواع الطعام، بس حاليا تنوع الطعام وتغير الستاف وما نضطر ننتظر فترات طويلة من أجل الحصول على الطعام، فنعم الستاف الجديد أفضل من الستاف القديم. ئەم ستافەی کە لێرە کارەکەن پێم وایە باشترن، ڕێک و پێکتر کارەکانیان بەڕێوە بن. لە ڕووی پاکوتەمیزیەوە خراپ نییە، بەڵام کافتریاکەش قەرەباڵغە و لۆدی زۆر لەسەرە، یعنی کارمەندەکانی شەروا فریاکەون. پاکوخانی سەر مێزەکانە نکات ئەڕۆی دانیشیت تاڕا پیسەیان ینی زۆر پیسە، ینی ئەگەر زوو پاک بکرێتەوە یان ئەوە تا پەردەیەک شتێکی لەسەردان بلێت بۆی یەکسەر دوای ئەوە لای بێت و تاوا پاکوخاوان بێت. شتێ لەسەر مێزەکان دانرێ بۆ پاکوتەمیزی زۆر باشترە بێ. پاکوخاوێنی سەر مێز و کاشەکان هەز ناکەم هیچ پاکوخاوێن بن. ئەگەر سینیەکان کە بەکارێنێت جوانتر بشۆرێ پێم باشترە. ئەو شتانی کە ئەیخۆن لەسەر مێزەکە فڕینایەن ئەوە شتێکی جوانیە بەڕاستی. ئەگەر بکرێت جیهازی ئەڵتراساوند هەیە کە ئەتوانی بۆی حەشەراتەکانی پێدەکەی لەبەرەوەی دووسێ ڕۆژیکە هاوینە حەشەرات زۆرە لە کافتریایە. و تێبینەیەکی تریشم هەیە لە کاتی پاکردنەوەی کاشیەکانە ئەگەر بکرێت لە پێشا کاشیەکان باگسی کارەبایی پاکرێتەوە پاشان بسڕێتەوە، چکە ئەو تەپوتۆزە بڵاو ئەبێتەوە لە کافتریاکە و جارێکی کە ئەنیشێتەوە بەسەر خواردنەکەوە. ئەوەی نرخەکانی زۆربەی گونجاوە بەلای منەوە، هەنێکیان باشەوە هەنێکیشان بەلامە باش نییە و بەلاشمە خۆش نیە زۆربەی خواردنەکان. نرخیشان باشە زۆر، ینی گونجاو لەگەڵ خوێندکارە. لەتی خواردنەکان تا ڕادەیەک باشترە، ئەکرێ باشتریش بێت، بەڵام بەگشتی خواردنەکانە پاکوتەمیزن باشە. ئەوەش تا لێ ڕازیم لە خواردنەکانی باشە ئەوەی تا ئێستا من خواردوێت. بەجددی یەکەم جار لە کاتی نەگە کەفتیران کردنەوە پارەکەی زۆر باش بوو نرخەکەی، بە شتەکەمی نرخەکەیان بەرزیۆن کردنەوە، ئەگەر هەوڵدن نرخەکەی نزمو بکەن زۆر باشە. ئەو نرخی خۆراکانی کردنەوە کافتریا نرخیان بەرزە، ینی ئەگەر لە چاو ستافەکەی پێشووە ستافی پێشوو نرخی خۆراکانیان هەرزانتر بوو، بەڵام ئەم جارە ئەم ستافێکی ئێستا کە تازە هاتوون نرخی خۆراکانیان گرانترە. کوالیتی خواردنەکانیان باشە تا ڕادەیەک، لە چاو زۆربەی کافتریا با بڵێین پەیمانگاکانی تر و زانکۆکانی تر باشترە. ئەم ستافە نوێیان زۆر باشە. سەفەریەکان و پێویست بوو قاپی سەفەری نەبووایە و لەگەڵ ئەوش ئەگەر قاپی شوشە بێ پێویستە زۆر و خایانی ڕای بگرن، چونکە زۆر کات لە حەزم کردووە سینیەکە چەورە، یان ئەگەر قاپی سەفەری بێ لە ڕووی تەندروستیەوە باش نییە. بەکارهێنانی قاپی سەفەری تا ڕادەیەک پێم باشە بۆ خواردنەکان، بەڵام لەگەڵ بەکارهێنانی کوپە سەفەرەکان هەنین بۆ چاکار. ڕاستەکەی عادەتەن یەکەم جار چایەکەی کە ئەیخۆی یەکسەر تامی پلاستیکەکەیەکەی ئەگەر بگۆڕێ زۆر باشە، ینی هەرچەنە ئەرکێکی قورسیشە لەسەر کارمەندەکان، بەس ئەگەر بگۆڕێت بۆ قاپی ینی شوشە کەوچکەکانیش بگۆڕێت زۆر باشە بێ. ئەوەش قاپی سەفەری نازانم، بەڕای من بۆ ئیشی کافتریا ئاسانترە، بەزەوەی زیانی خۆی زیانی تەندروستیەک. زۆر پێوێزارم خوێندکاران ڕەچایەوە ناکەن کە ئەم شوێنێکی گشتیە نابێت گەرە لەناو کافتریایە بکێشرێت. هیوادارم ئەم فڕۆشە نەبێنێ لە ناک. هیوادارم ئەو شتە کەم بێتەوە، هەر هیچ نەبێت لەناو کافتریادا، بە تایبەتی کاتێکە لە مێزێک دانیشتون لە جاتیەوەی بێن لەسەر مێزەکە دانیشتون کە خەڵکی لێیە بچن لە دەرەوە جگەرەکەیان بکێشن، هەم بۆ خۆیان باشتر، هەم زیانی کەمتری هەیە، هەم بۆ هاوڕەکانی هەم بۆ خۆشیان جوێکی بە ئاساییە گۆڕن و هیوادارم زیاتر بیر لەو شتە بکرێتەوە. خوێندکاران ئەم عادەتە تەرکەن. ئەوەی کە جگەلە کێشان لە ناو کافتریا پێم وایە شتێکی باش نییە. دەربارەی جگەرە کێشان لە ناو کافتریا بەڕاستی شتێکی زۆر ناشتینە. ئەکرێت تۆ ئەگەر جگەرە کێشی بڕۆیتە دەرەوەی کافتریاکە جگەرەکەت بکێشیت و دواتر بێتەوە لە ناو کافتریاکەیا دابنیشیت، چکە کافتریا بۆ نەکراوە تۆ جگەرە شتی تا بکێشی، بۆ وەکراوە تۆ تیا دابنیشی ئیسراحەتێکی تیاکەی نانێکی تیا بخۆت و بچیتە دەرەوانێ.
جگەرە کێشان ئەوەش کە من بەڕاستی بەخوا زۆر کێشەیە چونکە من ئەیسە من مثلا حساسیتم هەیە دژی جگەرە کێشان یەکی دە تەنیش من دانیشت جگەرە کێشی ناتوانم قسە بکەم ئەوەش کە مەر کێشەیە بەخوا زۆر شتێکی ناخۆشەکە ئەسیتە لەبەر دووقڵی جگەرە هیچ ناتوانین دانیشی هەر زۆر ناخۆشە بەڵام وەکە زیاتر لەبەرەوەی لێمەدەرەوە ڕاستی بۆی دۆمی جگەرە کێشانە کە لەناو کافتریا شتێکی جوانی و هیوادارین کە نەمێنە ئیتر سپاس پێما ینی ئایبینیا ینی فراوانە تا ڕادەی خۆی فراوانە هیچ کێچێکی نییە پێما زۆر بچووکە و ئێرە خوێندکاری زۆرە پێست و کافتریاکە زۆر لەوە گەورەتر بووە چکە جاری وا هەیە ڕێستێکی نیساعتی و هەیە تۆ پەلەتە ئەتوێ بچینان خۆی بەڵام بێسەرە بگری بۆ مێزەکان لەبەر ئەمە شکریان ناکردنام خۆیەوە هەم ناتوانانی ئیسفادە لە ڕێستەکە بکەیت شوێنێکی پچکۆلە یعنی ئەگەر سێرکەی ڕۆژانە کاتێک ئێمە چین ناو کافتریا شوێن نییە تیادا بنیشانی مێزی بەتاڵی تیان نامێنێ و ناتوانین تیادا بنیشی ناچار لەوانە بینە ناو باخەکانەوە ئەو خۆراکی کامانە کە بیخۆین لە ڕووی ئینارە و با بڵێن ڕووناکی کافتریاش زۆر تاریکە هەز ناکی یعنی کاتشتە ژوورەوە ئەگەر برسیشە بێ زۆر تااقەت نییە بڕۆی نامخۆی دیکۆرێکی جوانیشی زۆر نییە بەڕایوێت خراپی مێزەکان زۆربەی شکاون تەراقەکانی بڕاوە کە بەڕاستی من خۆم دەسم بەری کەوتۆ دەسم برینار بووە کوسی مێزەکان شێگە بگۆڕێ چون دەمێکەوە هەنێکی شکاوە ئەوەش بگۆڕێ زۆر باشە دیکۆری کافتریاکە با بڵێن بەپی پێویست نییە و دیکۆرێکی جوانی نییە بە تایبەتی مێزەکانی سەرکەوتوو بن زۆر سپاس